ئەنجومەنی دووزی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری خێرخوازانی سنوورەکە ئەمڕۆ هاوکاری مادی بەسەر زیاتر لە 100 منداڵی بێباوک و خێزانی هەژاردا دابەش کرد. ئەو دایکانەی منداڵی بێباوکیان هەیە و لە خێزانی هەژارن هاوکاریەکەی کۆمەڵ دڵخۆشیان دەکات و وێڕای دوعای خێر بۆ ئەنجومەنی خورمات و داواش لە خێرخوازان دەکەن لە ڕێگەی ئەنجومەنی دووزی کۆمەڵی ئیسلامیەوە هاوکاریەکانیان بگەێنن بەو منداڵە بێباوکانە. هەموو ساڵێ یارمەتی مناڵانی بێباوکەدان بە هەموو شێوەیە، مادی بێ، معنەوی بێ، یارمەتی بێ، لاینی خواردنەوە. هیوادارم خوا بخاتە بەر جەزای قیامەتیان. داوا لە دەوڵەمانی ئەم شارەکەم لە خێرخوازەکەم یارمەتی مناڵانی بێباوک بدەن، یارمەتی فەقیر و نەخۆش و کەم دەرامەت بدەن بە هەموو شێوەیە. زۆر دەستخۆشی لە جەماعەت کۆمەڵ ئیسلامیەکەن زۆر هاوکاری فەقیرەدەن، بێباوکەدەن، بێدایکەدەن، فەقیر یارمەتی زۆر خەڵکەدەن، ئەوەی کە نوقسان بێ، ئەوەی کە یعنی محتاجی پیان بێ کەسڕەتەوە ناکەن. خوای گەورە جەزای خێریان بدا، زۆر مەمنونی لیان. لای خۆیەوە مامۆستایەکی ئاینی هاوکاریکردنی منداڵی بێباوک و خەڵکی هەژار لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە گرنگ دادەنێت و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەو هاوکاریانە بە نمونە دێنێتەوە. بەرپرسی ئەنجومەنی دووزی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت لە پێش 16 ئۆکتۆبەر و دوای ئەو بەروارەش وەکو کۆمەڵی ئیسلامی دەستی هاوکاریان بۆ خێزانە هەژار و ئاوارەکان لە سنوورەکانی هەرێمی کوردستان درێژ کردووە. بێگومان شەرعی ئیسلام بایخی زۆر بە یەتیم داوە بێباوک، بە تایبەتی ئەوانەی کە ئێشتان بالغ نەبوونە تاکو عمری 14 ساڵە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەنا وەکافل اليەتیمی فی الجەنەة کەهاتین، ئشارە پێ کەهاتین یعنی بین هەردوو پەنسەنێکەمە. ئاوا ئەوەی کە کەفاڵی یەتیم مەکات، ئەوەی کە خزمەتی منداڵانی بێباوک کات، ها لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم شان بەشان پێکەوە لە جەنەتن. مەلای خوای بەخشندیار ئێمە وەکو ئەنجومەنی دووزی کۆمەڵی ئیسلامی تقریبا نزیکەی 12 ساڵە ئێمە لێرە لەم ئەنجومەنە هەڵسێنە بە دابەشکردنی کۆمەک و پارە بەسەر هەتی و بێدایکانە و دیارە ئێمە لێرە پێش 16 ئۆکتۆبەر تقریبا ساڵانە 5 بۆ 6 هاوکاری ئەو هەتیوانمان کردووە لەگەڵ مەجموعەی ماڵی فەقیری ئەم شارەدا و لە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر شو ئێمە وەکو ئەنجومەنی دووزی کۆمەڵی ئیسلامی لە منطقەی گەرمیانە چەمچەماڕە سلێمانی حەقەتدا نەنوشتوین و توانیمانە باشترین هاوکاری کۆکەینەوە بۆ ئەو ئارانی کە پێشتر بووم. ئەنجومەنی دووزی کۆمەڵی ئیسلامی هەموو ساڵێک بێجیاوازی بە هاوکاری خێرخوازان بە پێی ئەو ناوانەی کە تۆماریان کردووە هاوکاری بەسەر خێزانە هەژار و منداڵە بێباوکەکانی خورمات و دابەش دەکەن. هەر بۆیە داوا لە خێرخوازان دەکەن هاوکاریان بن تا بتوانن لە دابەشکردنی ئەو هاوکاریانە بەردەوام بن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورمات و